بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 99 دابەش بکە بخەمڵێنە بۆ ساختکردنەوە پرسیاری ژمارە 250 دابەش 5 پێش هەموو شتێک خەمڵاندنەکە زۆر ئاسانە لێرە خەمڵاندنەکە چونکە هەر یەکسەر دەزانین کە 250 دابەش 5 یەکسانە بە 50 25 دابەش 5 لێرە دەنووسم 5 جاران 5 25 25 لێ بڕوا سفر ئەو سفڕی ئێرە دێتە خوارێ سفر دابەش 5 هەر سفر کاتە ئاسان بوو لێرە ڕەنگە خەمڵاندنی پێبووێ ئەو 73 دەکەمە 7 دابەش 7 یەکسانە بە 10 ئەنجامەکە دەبی تۆزێک گەورەتربی لە 10 7 دابەش 7 یەک جاران 7 لێ بڕوا سفر ئەو 3 دابەش 7 یەکسانە بە سفر کاتە ئەنجامەکە کردیە ئەنجامی دابەش 10 ماوە 3 پرسیاری 4 خەمڵاندنەکە ئەگەر 8,000ەکەی 8,010 بکەمە 8,000 ئەوها چلەکەش دابەشی چلی بکەم ئەو سفرە دەڕوا لەگەڵ ئەو سفرەی وەکو ئەوی وایە 800 دابەش 4 8 دابەش 4 یەکسانە بە 2 ئەنجامەکە دەبی لە دەوروبەری 200 بی تۆزێک زۆرتر لە 200 سفرەک لێرە دەتوانم لایەن بم ئێستا 8 دابەش 4 2 جاران 4 8 کەم 8 سفر ئەو سفرەی ئێرە دێتە خوارێ سفر دابەش 4 نابی هەر سفر ئەو یەکە ئەو سفرەیە ئەو یەکە دێتە خوارێ 1 دابەش 4 ئەویش هەر سفر کەواتە ئەنجامەکە بووە 200 ماوە 1 ئەوە ماوەکەیە ماوە 1 لێرە 4801 دابەش 37 ئەگەر 4801 بکەمە 4000 هەرچەندە زۆریش نێزیک نییە لە 4000 بەڵام ئاسانە دابەشی 37ەکەش بکەمە 40 پاشان سفرەک لێرە لابم سفرەکیش لێرە 400 دابەش 4 یەکسانە بە 100 ئەنجامەکە دەبی لە دەوروبەری 100 بی چونکە لێرە 2 ڕەنووسە لێرەش کەمترین شت دەبی 2 ڕەنووسی وەربگرم ئەو 48ی وەردەگرم 48 دابەش 37 یەکسانە بە 1 37 8 کەم 7 1 4 کەم 3 1 پاشان ئەو سفرەی ئێرە لێرە دادەندرێ 110 دابەش 37 یەکسانە بە 2 جاران 7 14 2 جاران 3 6 یەکیش 7 چاری لێکەم بیتەوە 6 و 7 لێکەم بیتەوە 3 36 ئەو یەکەی ئێرە دەینمە خوارە لێرەی دادەنێم 361 دابەش 37 یەکسانە بە 9 یان 8 بە 8 دانێم 8 جاران 7 56 8 جاران 3 24 24 و 5 29 11 6 لێ بڕوا 5 15 9 لێ بڕوا 4 کاتە 9 باشە 9 جاران 7 63 9 جاران 3 27 لەگەڵ ئەو 6 33 11 کەم 3 8
5 لێرە ماوە لەو 6 5 کەم 3 2 ماوە 28 کەواتە ئەنجامەکەی کردیا 129 ماوە 28. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان دابەش بکە بخەمڵێنە بۆ ساختکردنەوە. پرسیاری 6 خەمڵانەکە ئەگەر ئەو ژمارەی بکەمە 600 دابەشی شەشی لە دەوروبەری سەدیە تۆزێک زیاترە. دابەشەکە کووە ئەگەر بینوسمەوە لێرە 6 دابەش 6 1 1 جاران 6 6 6 لێ بڕوا 0 ئەو دوای ئێرە دێتە خوارێ 2 دابەش 6 نابی 0 ئەو جە چارەکەی دەینمە خوارێ 24 دابەش 6 یەکسان نابات 4. ئەنجامەکە کردیا 104 هیچ نەماوە چونکە 4 جاران 6 24 ماوە نەبوو. پرسیاری 7 خەمڵانەکە ئەو ژمارەیەی بکەمە 500 کە دابەشی 5 دەکەم ئەنجامەکە تۆزێک دەکا 100 کەواتە لێرە دەبی تۆزێک لە 100 زیاتربی. 5 دابەش 5 1 1 جاران 5 5 5 5 لێ بڕوا 0 دووەکە دێتە خوارێ 2 دابەش 5 0 ئەو جە 5ەکە دێتە خوارێ 25 دابەش 5 5 5 جاران 5 25 هیچ نامێنێتەوە. ئەنجامەکە کردیا ئەنجامی دابەشەکە کردیا 105. پرسیاری 8 باشتر وایە لە کاتی خەمڵاندن ئەو ژمارەی بکەمە ژمارەك ئاسانبی دابەشی کەم بەسەر 8 25 255ەکەی دەکەمە 240 چونکە 24 ئاسانە دابەشی کەم بەسەر 8 دەکا 3 کاتە ئەنجامەکە دەبی بکاتە 30 تۆزێک زیاتر لە 30. خەمڵانەکە ئەو هەیە. ئێستا دابەشەکەی ئەنجام دەدەم. 25 دابەش 8 3 3 جاران 8 24 25 24 لێ بڕوا یەکسانە بە 1 ئەو جە ئەو پێنجەی ئێرە دینمە خوارێ 15 دابەش 8 ناکاتە 2 چونکە 2 جاران 8 16 تەنیا 1 1 جاران 8 8 15 8 لێ بڕوا 7. ئەنجامەکە بووە چەند؟ ئەنجامی دابەش 31 تەواو و ماوە 7. پرسیاری ژمارە 9 ئەگەر بیخەمڵێنم ئێرە دەکەمە 300 دابەش 3 یەکسانە بە 100 کاتە تۆزێک لە 100 گەورەترە. 309 دابەش 3 3 دابەش 3 1 1 جاران 3 3 3 3 لێ بڕوا 0 ئەو سفڕەی ئێرە دێتە خوارێ 0 دابەش 3 هەر 0 ئەو جەنۆیەکە دێتە خوارێ 9 دابەش 3 3 3 جاران 3 9 هیچ نامێنێتەوە. ئەنجامی دابەشەکە 130 103 ببورن و ماوە هیچ پێویست ناکە ماوەکەی بنووسم چونکە 0 مایتەوە. پرسیاری ژمارە 10 لێرە خەمڵاندن زۆر ئاسان نییە. ناچارم ئێرەش بخەمڵێنم بکەمە ژمارەش کە ئێرەش بکەمە ژمارەکی ئاسان چونکە لە خەمڵاندن دەبی ژمارەکان ئاسان بن. ئێرە ئەو ژمارەیە دەکەمە 800 هەرچەندە زۆریش دوورە لە 800 بەڵام چونکە دامنایە ئێرە بکەمە 20 حەبدەکەی بکەمە 20 وەکو ئەوی وایە 800 دابەشی 20 بکەم هەر لەوەی ئاسانە ئەو سفرانە بڕۆن لەگەڵ یەک ئەوە و ئەوە 80 دابەش 20 دەکا 4 واتە ئەنجامەکە دەبی بکاتە 40 لە دەوروبەری 40 بی خەمڵانەکە. ئێستا دابەشکردنەکە کووە 69 دابەش 17 چەند هەیە 3 یان 4 با 4 بنووسم ئەگەر نا ڕەشی دەکەمەوە 4 جاران 7 28
4 جاران 1 4 لەگەڵ 2 4 و 2 6 69 68 لێ بڕوا یەکسانە بە 1 ئەو پێنجەی دەینمە خوارێ 15 دابەش 17 یەکسانە بە 0 چونکە نابی ئەو هەدەی هێڵمەوە ئەنجامی دابەشەکە کردیە چلی تەواو و ماوە 15 چلی تەواو ماوە 15 پرسیاری 11 ئەو ژمارەی دەخەمڵێنم دەیکەمە 630 ئەوها ئێرەش دەکەمە 63 زۆر ئاسانە لە ئەنجامی دابەشکردنەکە یەکسانە بە 10 ئێستا 63 دابەش 62 یەکسانە بە 1 1 جاران 62 62 63 62 لێ بڕوا 1 دەمێنێتەوە ئەو پێنجەی دەینوە خوارێ 15 دابەش 62 یەکسانە بە 0 تەواو ئەنجامی دابەشەکە دەی تەواو ماوە 15 پرسیاری 12 خەمڵاندنەکە کووە ئەو ژمارەی دەکەمە 8000 ئەو 160 فڕێ دەدەم 8000 ژمارەکەی دیش بەخۆی چلا زۆر ئاسانە دابەشکردنی 8000 بەسەر چل ئەو سفرە دەڕوا لەگەڵ ئەو سفرەی 8 دابەش 42 واتە ئەنجامەکە دەبی تۆزێک لە 200 زیاتر بی دەتوانم ئەو دوو سفرانە لابم ئەو سفرە وەکو ئەوەی نەبی ئەو دابەشەکەی ئەنجام بدەم 8 دابەش 42 2 جاران 4 8 8 هەشتی لێ بڕوا 0 ئەو یەکەی ئێرە لێرە دەنووسرێ 1 دابەش 4 0 ئەوجا شەشەکە دێتە خوارێ ئەو شەشە 16 دابەش 4 4 جاران 4 16 هیچ نەماوە ئەنجامەکە کردیا 204 پرسیاری 13 908 دابەش 12 ئەوەی ڕاستیوی لێرە خەمڵاندن زۆر زەحمەتە نازانم بیکەمە چ ئەگەر 908ەکەی بکەمە 900 و 12ەکەی بکەمە 10 لە کاتی دابەش ئەنجامەکە دەبی ببیتە 90 بەڵام لێرە چونکە 12م کردەدا زۆر کەمم کردەوە ئەنجامەکە دەبی کەمتربی لە 90 908 دابەش 12 ئەو 90 دابەشی 12 دەکەم 90 دابەش 12 چەند هەیە بە هەفتی دانێم بزانم چییە 7 جاران 2 14 7 جاران 1 7 یەکیش 8 10 کەم 4 6 ئەو هەشتەی ئێرە تەنشتەکەی دەینمە خوارێ دەینووسمەوە لێرە 68 دابەش 12 5 جاران 2 2 جاران 5 10 5 جاران 1 5 یەکیش 6 68 60 لێکەم بیتەوە 8 دەمێنێتەوە ئەنجامی دابەشەکە 75 تەواو ماوە 8 پرسیاری 14 خەمڵاندنەکەی کوو بکەم ئەو ژمارەی دەکەمە 800 ئەو ژمارەش دەکەمە 40 هەرچەندە زۆریش باش نییە یەکەچانم گەورە کرد یەکەچانم گچکە کرد ئەگەر گەورەکەم هەردووچیان دەبی گەورەکەم یان هەردووچیان گچکەتر کەمەوە ئەوە زۆر ئاسانترە خەمڵاندنە چی باشترە بەڵام لێرە ڕەنگە نەتوانم ئەنجامەکە دەبی چەندبی دەبی ئەو سفرە دەڕوا لەگەڵ ئەو سفرەی 8 دابەش 4 یەکسانە بە 20 ئێستا 75 دابەش 43 یەکسانە بە 1 1 جاران 3 3 1 جاران 4 4 5 3 لێ بڕوا 2 7 4 لێ بڕوا 3
ئەو نۆی ئێرە ئێستا دەینم لێرەی دادەنێ 329 دابەش 43 ڕەنگە 8 هەبی 8 جاران 3 جاران 8 8 جاران 3 24 4 لێرە 2 لێرە 8 جاران 4 32 لەگەڵ ئەو دووەش دەکا 34 چونکە 344 گەورەترە لە 329 کەواتە 8 زۆرە 7 باشە. 7 جاران 3 21 1 لێرە 2 لێرە 7 جاران 4 28 28 و 2 30 9 یەکی لێ بڕوا 8 2 سفری لێ بڕوا هەردوو ئەنجامەکە بووە چەند؟ 17 تەواو و 28 مایەوە کاتە لە خەمڵاندنەکەی 20 بەدەست گەیشت بەڵام ئەنجامەکە 17 ئەوجە نازانم باشە باش نییە. پرسیاری ژمارە 15 لە کاتی خەمڵاندن ئەگەر ئێرە بکەمە 7 کاتە 7 لەوێ ئێرە چ لێ بکەم چ ژمارەك بەسەر 7 بەش دەبی نێزییکیشە لە 58 56 کاتە ئەو ژمارەی سەرەوە دەکەمە 5 6 0 0 ئەوجە یەک لە سفرەکان دەڕۆن 560 دابەش 7 دەکات چەند 560 دابەش 7 دەکاتە 8 کاتە ئەنجامەکە دەبی 8 بی لە دەوروبەری 8 بی. ئێستا ئەنجامی دابەشکردنەکە لێرە چونکە 2 ڕەنووسم هەیە لێرەش بەلایەنی کەم دەبی 2 ڕەنووسی وەربگرم 58 دابەش 73 نابی کاتە یەکسەر دەبی 3 ڕەنووسی وەربگرم 584 دابەش 73 بە هەشتی دانێم بزانم چ ڕوو دەدا 8 جاران 3 24 8 جاران 7 56 2 58 هەر زۆر باش بوو 4 4 لێ بڕوا 0 8 8 لێ بڕوا 0 5 5 لێ بڕوا 0 ئەو یەکەی ئێرە دێتن لێرە دادەنیشی 1 دابەش 73 دەکا 0 کەواتە ئەنجامی دابەشکردنەکە کردیە 8 تەواو و ماوە 1. پرسیاری ژمارە 16 لێرەش خەمڵاندن زەحمەتە ئەگەر ئەو ژمارەی بکەمە بەجارێ ئێرە بکەمە ژمارەی ئاسان بۆ وێنە بیکەمە 35 سەرەوەش ئێرەش بکەمە 35 ئەوها ڕەنگە ئاسان بی 35 دابەش 35 کەواتە ژمارەکە ئەنجامەکە دەبی 100 بی لە دەوروبەری 100 بی 3363 دابەش 37 33 دابەش 37 ناکرێت چونکە 33 گچکەترە کەواتە 336 هەمووی وەردەگرم دابەش 37 یەکسانە بە نۆی دادەنێم بزانم چ ڕوو دەدا 9 جاران 7 63 لێرە 3 لێرە 6 9 جاران 3 27 کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو شەشەی یەکسانە بە 33 6 3 لێ بڕوا 3 0 0 ئەوجە ئەو سێ شینەی دەینمە خوارێ لێرە ئەو سەیە 33 دابەش 37 نابی 0 کاتە ئەنجامی دابەشەکە 90 تەواو ماوە 33. پرسیاری ژمارە 17 چونکە ئێرە 82
ئێرەش دەکەمە 82 لۆ ئاسانکاری. لە کاتی دابش ئەنجامەکە دەبی ببیتە 100، بەڵام لێرە چونکە گەورەترە لە 8200 کەواتە لە 100 زیاترە، تۆزێک گەورەترە. پرسیاری 17 89 دابش 82 یەکسانە بە 1 جاران 82 هەر 82. 89 82 لێکم بیتەوە یەکسانە بە 7. ئەو دوای ئێرە لێرە دەنووسرێتەوە 72 دابش 82 0، ئەوجا ئەو 7 دێتە خوارێ. 727 دابش 82 یەکسانە بە ڕەنگە 9 یان 8. دوو جاران 9 18، 9 جاران 8 یەکسانە بە 72 یەکیش 73 کەواتە 9 زۆر بوو 8 باشە. 8 جاران 2 16، 8 جاران 8 64 یەکیش 65. 7 کەم 6 1، 12 کەم 5 7. ئەنجامەکە کردیە چەند؟ 108 و ماوە 71. پرسیاری 18 خەمڵانەکەی ئاسانە 60 دابش 2 یەکسانە بە 30، کاتە ئەنجامەکەی لە دەوروبەری 30 تۆزێک زیاترە. 61 لێرە 2 لێرە. 6 دابش 2 3، 3 جاران 2 6، 6 6 لێ بڕوا 0، 1 دابش 2 0 کاتە 30 ماوە 1. پرسیاری 19 ئەگەر ئێرە بخەمڵێنم بە 500 ئێرەش بە 10، 500 دابش 10 یەکسانە بە 50. 528 دابش 9، 52 دابش 9 یەکسانە بە 5. 5 جاران 9 45، 12 پێنجی لێ بڕوا یەکسانە بە 7. 8ەکە دێتە خوارێ 78 دابش 9 یەکسانە بە 8. 8 جاران 9 72. 8 کەم 2 6. ئەنجامەکە ئەنجامی دابش 58 تەواو و ماوە 6. پرسیار ژمارە 20 خەمڵانەکە ئێرە دەکەمە ژمارە یەکەم دەکەمە 800 دابش 8 یەکسانە بە 100، کاتە تۆزێک لە 100 کەمترە. 744 دابش 8، 74 دابش 8 یەکسانە بە 9، 9 جاران 8 72، 4 2 لێ بڕوا 2، ئەو چارەی ئێرە دێتە خوارێ 24 دابش 8 3، 3 جاران 8 24 ماوە 0 هیچ نەماوە. ئەنجامی دابش تەنیا 93. پرسیاری 21 ئەگەر ئێرە بکەمە 600 دابشی 3 بکەم ئەنجامەکە یەکسانە بە 200، کاتە ژمارەکە دەبی بکاتە 200 ماوە 6 دابش 3 2، 2 جاران 3 6، 6 6 لێ بڕوا 0، پاشان ئەو سفرەی ئێرە 0 دابش 3 هەر 0، ئەوجا ئەو 6 لێرە دەنووسرێ 6 دابش 3 2، 2 جاران 3 6 هیچ نەماوە. ئەنجامەکە کردیا 202. پرسیاری 22 ئەو ژمارەی لە کاتی خەمڵاندن
بکەمە ژمارەك دابەشی چاری بکرێ بیکەمە 1200 کە دابەشی چلی دەکەم یەک لە سفرانە لەگەڵ ئەو سفرەی دەڕوا وەکو ئەوەی وایە 120 دابەشی چاری بکەم. ئەنجامی دابەشەکە دەبی بکاتە سی، تۆزێک زیاتر لە سی. ئێستا 1220 دابەش چل یەک لە سفرەکانی بەشکراو لەگەڵ بەشدراو لا دەبەم وەکو ئەوەی وایە 122 دابەش چار، 12 دابەش چار یەکسانە بە سێ، سێ جاران چار 12، 12 دوازدەی لێ بڕوا سفر، ئەو دووەی دەینمە خوارێ، ئەو دووەی ئێرە، 2 دابەش چار سفر، کاتە ئەنجامی دابەشەکە کردیە سی ماوە 2. پرسیاری 23 خەمڵاندنەکە ئەو ژمارەی ئێرە دەکەمە 5000، ئێرەش 50ە، ئەو سفرە دەڕوا لەگەڵ ئەو سفرەی وەکو ئەوەی وایە 500 دابەش 5 یەکسانە بە 100 کاتە ئەنجامی دابەشەکە 100. 5046 دابەش 50، 50 دابەش 50 یەک جاران 50 50، 50 50 لێ بڕوا سفر، چارەکەی دەنووسمەوە لێرە ئەو چارە، 4 دابەش 50 سفر، ئەوجا ئەو شەشەش دەنووسمەوە لێرە، 46 دابەش 50 ئەویش سفر، چونکە هەموو ژمارەك کە گچکەتر بوو لە 50 دەبی ئەمن سفری دانێ. ئەنجامی دابەشکردن یەکسانە بە 100 ماوە 46. پرسیاری 24 خەمڵاندنەکە ئەو ژمارەی دەکەمە 8000، ئەو ژمارەیەش دەکەمە 80 لە کاتی دابەشکردن ئەو سفرە دەڕوا لەگەڵ ئەو سفرەی 800 دابەش 8 یەکسانە بە 100. ئەنجامەکە دەبی لە دەوروبەری سەدی بی 8241 دابەش 81، 82 دابەش 81 یەکسانە بە 1 جاران 81 هەر 81، 82 81 لێ بڕوا 1 پاشان ئەو چارەی ئێرە دێتە خوارێ، 14 دابەش 81 هەر سفر، ئەوجا ئەو یەکەی ئێرە دێتە خوارێ، 141 دابەش 81 یەکسانە بە 1 جاران 1 جاران 8 یەکی لێ بڕوا سفر، 14 هەشتی لێ بڕوا یەکسانە بە 6. ئەنجامەکە بووە 101 تەواو و ماوە 60. پرسیاری 25 ئەو ژمارەی دەکەمە 63 و 2 سفر 6300 ئێرەش 63 لە کاتی دابەشکردن ئەنجامەکە دەبی بکاتە 100. 63 دابەش 63 یەکسانە بە 1 سفر سفر، ئەو یەکەی ئێرە دەنووسرێتەوە، 1 دابەش 63 سفر، ئەو پێنجەی ئێرە دەنووسرێتەوە، 15 دابەش 63 هەر سفر. ئەنجامەکە بووە 100 تەواو ماوە 15. بەهای ئەژمێر بکە. پرسیاری 26 305 دابەش 5 دەکاتە چەند؟ 30 دابەش 5 6 6 جاران 5 30، ئەو پێنجەی ئێرە دێتە خوارێ، 5 دابەش 5 1 جاران 5 5 5 5 لێ بڕوا سفر هیچ نەماوە، ئەنجامی دابەشەکە 61 کەواتە پیتی یەکسانە بە 61، پیتی یەکسانە بە 61. پرسیاری 27 چ ژمارەك کە دابەشی هەشتی دەکەم یەکسانە بە 110 و دەمینێتەوە 7 ماوە 7. هەتا بزانم پیتی چەندە دەبی ئەمن بینم ئەو ژمارانە لێک بدەم
ئەوجە کۆی بکەمەوە لەگەڵ حەفت پیتینە دەردەچی کەواتە ١١٠ جاران هەشت. هەشت جاران سفر سفر، هەشت جاران یەک هەشت، هەشت جاران یەک هەشت. پاشان کۆی بکەمەوە لەگەڵ ماوەکەی کە حەفتە، سفر و حەفت حەفت هەشت هەشت کەواتە پیتینە یەکسانە بە ٨٨٧. پیتینە هەمان شتە وەکو ٨٨٧. پرسیاری 28 پیتینە دابەش حەفت یەکسانە بە ١٠١ ماوە 3. هەتا بزانم پیتینە چەندە پێویستە ئەو دوو ژمارانە لێک بدەم. حەفت لەگەڵ ١٠١. حەفت جاران یەک حەفت، حەفت جاران سفر سفر، حەفت جاران یەک حەفت. پاشان کۆی بکەمەوە لەگەڵ ماوەکە چەندە 3. حەفت و 3 10، سفر و یەک هەر یەک و حەفتیش حەفت. ژمارەکە بووە ٧١٠ کەواتە پیتینە یەکسانە بە ٧١٠. پرسیاری 29 209 دابەش پیتینە یەکسانە بە ١٠٤ ماوە 1. هەتا بۆ ئەوەی بزانم پیتینە چەندە دەبی ئەو ژمارەی بینم دابەشی ئەو ژمارەی بکەم، واتە 209 دابەش ١٠٤. 209 دابەش ١04 واتە 2 هەیە، 2 جاران 4 هەشت، 2 جاران سفر سفر، 2 جاران یەک 2، 9 هەشتی لێ بڕوا 1. ئەنجامەکە کردیە 2 ماوە 1. کەواتە لێرە پیتینە دەبی یەکسان بی بە 2. ماوە یەکەکەش ڕاستە ماوە 1. پیتینە یەکسانە بە ژمارە 2. پیتینە دەکاتە 2. هەموو خشتەکە تەواو بکە و ڕێسای دابەشکردنەکە بنووسە. خشتێکم هەیە لێرە نووسرایە ناوەوە پیتینە و دەرەوە. تەمەشا دەکەم لە ڕیزی ناوەوە ژمارەکان ئەو ژمارانەنە، لە دەرەوە ژمارەکان ئەو ژمارانە هەندێکیان هەیە هەندێکیان نییە. بەڵام ئەگەر هاتوو ناوەوە ژمارەکە گەورەتر بوو لە دەرەوە کەواتە دیارە دابەش هەیە. ئەگەر بە پێچەوانە ناوەوە گچکەتر بوو لە دەرەوە لێک دانە کەواتە ئەمن لێرە دابەشم هەیە. دابەشەکەش هەمان ڕێسایە. تەمەشای ئێرە دەکەم ئایا 49 دابەش چ بکەم هەتا ببیتە 7. بە دڵنیایەوە 49 دابەش 7 یەکسانە بە 7. چونکە لێرە دابەش 7 دەنا ئەوانە هەمویان دەبی دابەش 7 بکەم چونکە هەمان ڕێسایە. 107یش دابەشی 7 بکەم 15 دەردەچی چونکە دابەش 7 یەکسانە بە 1 لە دەیەکەی دەمینێتەوە 3. 37 دابەش 7 یەکسانە بە 5 چونکە 5 جاران 7 دەکا 35 و ماوە 2 کەواتە ڕاستە دابەش 7 کرایە. پێویستە ئەمنیش ئەو ژمارانە هەردووچیان دابەش 7 بکەم ئەنجامەکەیان لێرە بنووسم. 239 دابەش 7 23 دابەش 7 یەکسانە بە 3. 3 جاران 7 21. 23 21 لێ بڕوا 2. 29 دابەش 7 یەکسانە بە 4. 4 جاران 7 28. 29 28 لێ بڕوا یەکسانە بە 1 کەواتە دەنووسم 34 ماوە 1. لێرە دەنووسم 34 و دەنووسم ماوە 1. بە هەمان شێوە 564 دابەش 7. 56 دابەش 7 8. 8 جاران 7 56. ئەو چارە دێتە خوارێ 4 دابەش 7 0 کەواتە ئەنجامەکە 8 ماوە 4.
پرسیاری ژمارە 31. دیسان بە هەمان شێوە خشتێکم هەیە ناوە و دەرەوە تەمەشای ناوەوەی دەبینم ژمارەکە 83 دەرەوە ژمارەکە کەمترە گچکەترە دەنا دیارە دابەشە لێرەش هەروە ژمارەکە گەورەترە لێرە دابەش کرایە بەڵام دابەشی چەند 83 دابەش چەند یەکسان دەبی بە 20 بێگومان دابەش 4 چونکە 80 دابەش 4 دەکا 20 و دەمینێتەوە 3 دیسان لێرەش 404 دابەش 4 یەکسانە بە 101 بەڵام ئایا لێرە چ ژمارەک هەیە کە دابەشی 4 کرایە بوویتە 24 ماوە 3 ئەمن 24ەکەی دەینم لێکی دەم لەگەڵ 4 پاشان کۆی دەکەمەوە لەگەڵ 3 ژمارەکەی ئێرە دەردەچی 4 جاران 4 16 2 جاران 4 8 یەکیش 9 96 کۆی دەکەمەوە لەگەڵ 3 یەکسانە بە 99 لێرەش ئەو جارەی 412کەی دەینم دابەشی 4 دەکەم بزانم چڕوو دەدا 4 دابەش 4 1 1 جاران 4 4 1 دابەش 4 0 ئەو دووە دێتە خوارێ 12 دابەش 4 3 3 جاران 4 12 هیچ نەماوە کاتە ئەنجامەکە کردیا 103 پرسیاری 32 بۆ دوورینی دەستە سڕێک پارچەیەک قوماش درێژەکەی 25 سانتیمەتر بێ بەش دەکات ژمارەی دەستە سڕەکان کە بتوانرێت لە پارچە قوماشێک کە درێژەکەی 5 مەترە بدووروێ ئایا چەندە واتە ئەمن ئەگەر پارچە قوماشەکم هەبوو 5 مەتر بوو دەتوانم چەند دەستە سڕی لێ دروستکەم کە هەر یەکەی 25 سانتیمەترە لێرە زۆر شێوە هەیە بتوانم ئەو پرسیارەی پێچاکەم بە شێوەی هزریش دەتوانم بۆ وێنە 1 مەتر 100 سانتیمەترە هەروەکو 100 سانتیمەتر وایە واتە ئەمن ئەگەر 1 مەترم هەبوو وەکو ئەوی وایە 100 سانتیمەترم هەیە 100 سانتیمەتریش ئایا چەند 25 هەیە لە 100 4 دانە هەیە واتە بۆ هەر 100 سانتیمەترێک 100 سانتیمەتر دەتوانم ئەمن 4 دەستە سڕ دروست بکەم چونکە 5 مەترە واتە 5 سەدی هەیە واتە 4 جاران 5 ئەمن دەتوانم 20 دەستە سڕ دروست بکەم ئەوە بە شێوەی هزری لێکدانەوە یەکسانە بە 500 سانتیمەتر ئەو جە 500 سانتیمەترەکەی دەینم دابەشی 25 دەکەم 50 دابەش 25 2 0 دابەش 25 هەر 0 واتە ئەنجامەکە کردیا 20 دانە دەستە سڕ 20 دانە پرسیاری 33 وەزارەتی کشت و کاڵی هەرێمی کوردستان 2535 نەمام سێوی بە یەکسانی بەسەر 15 گوندە دابەش کرد ئایا هەر گوندەی چەند نەمامی بەرکەوتووە هەر بە خۆیان لێرە نووسیتیان دابەش کرد واتە ئەمنیش دابەش دەکەم 2535 دابەش 15 25 دابەش 15 1 جاران 15 15 5 5 لێ بڕا 0 2 یەکی لێ بڕا 1 سێەکەی ئێرە دەنووسرێتەوە لێرە 103 دابەش 15 یەکسانە بە 6 جاران 5 30 0 3 6 جاران 1 6 6 و 3 9 3 دانۆی لێ بڕوا 1 ئەو پێنجەی ئێرە دەنووسرێتەوە لێرە 135 دابەش 15 یەکسانە بە 9
9 جاران 5 45 9 جاران 1 9 4 13 هیچ نەماوە 169 نەمام بۆ هەر گوندەی. پرسیاری 34 ئایا سفر لە ئەنجامی دابەشکردنی 884 دابەش 4 هەیە؟ چۆن دەزانی بەبێ ئەوەی دابەشکردن بکەی؟ کوو دەزانم سفر هەیە یان نییە؟ ئەو ژمارە پێی دەڵێن بەشکراو، ئەو ژمارە پێی دەڵێن بەشدراو. ئەگەر هاتوو ڕەنووسەکانی بەشکراو هەموویان گەورەتر بوون لە بەشدراو یان یەکسان بوون، ئەوە سفر نییە. 8 گەورەتر لە 4 4یش یەکسانە بە 4 کەواتە سفر نییە لە ئەنجامی دابەشکردنی ئەو دوو ژمارەیە 884 بەسەر 4. پرسیاری 35 خێرخوازێک ئەو ژمارەی بە ئاسانترین شت کوو بخینینەوە دەیکەینە دابڕین یان دابڕان. دابڕانی یەکەکان، دابڕانی هەزاران، دابڕانی ملیۆنان. دەیخینینەوە 3,536,000 دیناری بە یەکسانی بەخشیە سەر 17 خێزانی هەژار. ئایا هەر خێزانێک چەند دیناری بەرکەوتووە؟ 35 دابەش 17 یەکسانە بە 2 2 جاران 7 4 2 جاران 1 2 یەکیش 3. 35 34 لێ بڕوا 1 ئەو 3 ئێرە دەنووسمەوە. 13 دابەش 17 نابی لێرە سفر دەکەویتە بەینێ. پاشان ئەو شەشەی دەینمە خوارێ 136 دابەش 17 یەکسانە بە 8. 8 جاران 7 56 8 جاران 1 8 و 5 13. ئەو 3 سفرە کە لێرە هەیە لێرە دەنووسم 1 2 3. کوو دەخینمەوە ئەو ژمارەی دابڕینی یەکەکان، دابڕینی هەزاران. هەر خێزانەی 208,000 دیناری بەبەرکەوت. پرسیاری 36 هەڵا لە کوێدایە؟ ئاریان وتی 6 دابە 6 دەکاتە 1 کەواتە 606 دابە 6 یەکسانە بە 11. هەڵەکە دیار بکە و ڕاستەکەش بنووسە. 6 دابە 6 یەکسانە بە 1 ڕاستە، بەڵام 0 دابە 6 یەکسانە بە 0 دەبی لێرە بنووسین، ئەو جە 6 دابە 6 یەکسانە بە 1 ئەنجامەکە دەبی بکاتە 101. پرسیاری 37 باوکی شانۆ 12 کورسی کڕی 200 دیناری 200,000 دیناری دایە بازرگانەکە 80,000 دیناری بۆ گێڕایەوە. ئایا نرخی یەک کورسی چەندە؟ چونکە 80,000 دیناری بۆ گەڕایەوە ئەمن 200 دینارەکەی 200,000ەکەی دەینم 80 لە یەکەم دەکەمەوە. 10 لێ بڕوا 2 120,000 مایەوە. ئەو 120,000ەی چەند کورسی کڕیە؟ 12. 12 دابەش 12 1 کەواتە هەر کورسیەی بە 10,000 دینار. پێدەچوونەوە و ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. پرسیاری 38 100 کەم 47 سفر هەفتی لێ ناڕوە کەواتە لێرە خورتکردنەوەیە. سفر یەکەم هەمیشە دەبیتە 10 سفرەکانێدی هەمیشە دەبنەوە، ژمارەکەی دی یەکی لێکەم دەبتەوە لێرە بەخۆی یەکا دەبیتە 0. لە جیاتی بنووسم 100 وەکو ئەوەی وایە بنووسم 90 لەگەڵ 10. ئەو جە ئێستا 10 هەفتی لێ بڕوە 3 9 4 لێ بڕوە 5 تەواو.
پرسیاری 39 بە هەمان شێوە ئێرە دەبیتە 10 ئێرە دەبیتە 9 ئێرەش دەبیتە 4 دە یەکەم 10 شەشی لێ بڕوا 4 9 7 لێ بڕوا 2 4 1 لێ بڕوا 3 لێرە بە هەمان شێوە ئەوە دەبیتە 10 ئێرە 9 ئێرە 9 ئێرەش 1 ئەوجا 10 شەشی لێ بڕوا ئەو دەیە ئەو شەشەی لێ بڕوا یەکسانە بە 4 پاشان ئەو 9ە ئەو هەشتەی لێکەم بیتەوە یەکسانە بە 1 ئەوجا 9ەکەی دی هەفتی لێکەم بیتەوە یەکسانە بە 2 ئەو یەکەش لێرە هیچ نییە سفر هەیە هەر یەکەکە دەمی نێتەوە. پرسیاری 41 ئەو ژمارەیە بە درێژی بنووسە زۆر زۆر گرنگە لێرە بزانم ژمارەکەی بخینمەوە کو دەخینمەوە 246 تەواو ئەوە 246 تەواو لێرە 9 لە 10 7 لە 100 5 لە 1000 کاتە وەکو خینەوەکەم دەبی بینووسم 200 کاتە دەنووسم 200 لە جیاتی وشەی یان پیتی دەنووسم کۆ 246 9 لە 10 ئەوها دەنووسێ 0 فاریزە 9 لە 10 و 7 لە 100 0 فاریزە 0 7 و 5 لە 1000 0 فاریزە 0 0 5 ئەوە نووسینی بە دوور و درێژی. پرسیاری 42 ژمارەیەکی دەی هاوتا بۆ ژمارە 0 فاریزە 0 4 لە 100 هەڵبژێرە. ئەو جۆرە پرسیارانە باشتر وایە تەمەشای هەڵبژاردەکان نەکەی بەڵکو بە خۆت چەند سفرت بووێ دەتوانی داینەی لێرە. هیچ کات نابی سفر زیاد بکرێ لە لای چەپ بەڵکو هەمیشە دەتوانێت لە لای ڕاست سفر زیادکەی. ئەوجە پاشان تەمەشا دەکەین لێرە ئەوە هەڵەیە چونکە گۆڕیتیان نابی ژمارەکە بگۆڕدرێت تەنیا سفر دەبی لۆی زیاد بکرێ. کاتە لێرە گۆڕایە چارەکە هاتیتە ئێرە زۆر 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 هەڵەیە لێرە گۆڕایە چارەکە جێی خۆی هینایتە ئێرە زۆر زۆر هەڵەیە هیچ شت نابی بگۆڕدرێ. ئەوە ڕاستە چونکە نەگۆڕایە تەنیا سفرێک لێرە زیاد بووە و ئەوەش گۆڕایە چونکە سفر لێرە زیاد بووە نابی سفر لە لای چەپی چارەکە هیچ کات زیاد بکرێ کاتە ئەوە ڕاستە. لێرە هاتمە کۆتایی لاپەڕانەوە دونەوە دێمە کۆتایی ئەوانەیە هەتا ئەوانەیە چی نوێ هەر بژی.